شاراخان سپاس بۆ تۆ دکتۆر سەرچاو شاراخان بەخێراتنی هەمواکەم زۆر سپاس دکتۆر بێجگە لە پێکەنین چ هۆرمۆنێکی کە هەیە ببێتە هۆی بەهێزبوون و بەرزبوونەوەی هۆرمۆنی پێکەنین مەبەستەوەیە لە پاڵ هۆرمۆنی پێکەنینە چ هۆرمۆنێکی تر هەیە هەم بەلایانی خراپ و بەلایانی باش بەڵێ ئەزانی چۆنە شاراخان خۆی هۆرمۆن چییە؟ ئێمە لە ناو لەشمانە کۆمەڵێ غودەمان هەیە گلاند مەسەن لە ناو مێشکا دوو گلاند هەیە پیانەڵین کۆرە گلاندەکان هەر لە ناو خوێنەوە مەوادی خام وەرەگرن ئەوەی لە ناو خوێنایە هەموو شتەکانی تایە یەکسەر وەکو معمەل وایە ئەیگۆڕێ بە مادەیەکی کیمیایی ئەو مادە کیمیایی پێڵێن هۆرمۆن ئەو شوێنەشی هەندێکی مەسەلەن بەقەی گوێزێکە بێ هەندێکی ترێ گەورەیە لە ناو مێشکا دوو غودەیە غودەی با بڵێن سماوبەری هەیە لەگەڵ غودەی نوخامی ئەمانە هۆرمۆن بەرهەمەیەنن ئەم غودانە ئەمانە مەسە هۆرمۆنی غودەی سماوبەری عیلاقەی بە چیەوە هەیە عیلاقەی بە سەردەمی مناڵیەوە هەیە عیلاقەی بە کۆمەڵی هۆرمۆنی ترەوە هەیە بەڵام غودەی نوخامی عیلاقەی بە گەشەکردنەوە هەیە ئەزانی هەتا ئێستا 9 جۆر 10 جۆر هۆرمۆن بەرهەمەیەنێ ئەم نوخامیەکە لە ناو مێشکە ئەو هۆرمۆنێکیان هین نمووە گەشەکردنە کە مادەکەی زۆر بێ گەشەی ئینسان سەریع بێ درێژ و زۆر زەبەلاح دەرەچێت کەم بێ کورتە باڵا دەرەچێت قەزەب لێرەش عینیشە هۆرمۆنی سێرۆکسین ئینتاجەکە ئەم غودەی دەڕەقیمان ئەوش هۆرمۆنەکە زۆر بێ خۆمەسە بەدبەختی خۆشی ناخۆشەکە چییە هۆرمۆنەکە زۆر بێ و کەساکەوێتە زۆر حرەکە و جوڵەی زۆرە بێ و درێژ و با بڵێن باڵای بەرزە بێ کەم بێ سست و ناچالاکە بێ وە زۆر هۆرمۆنی ترمانەیە ئەمەی باسی ساتەریەکەمان کرد کە عیلاقەی بە جیهازی مەناعەمان ئێمانە هەمووی کاریگەریان هەیە